یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دژی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانن. ئەوەشیان لە ڕاگەنرا و هەڵوێستە سیاسیەکانیاندا نەشاردوتەوە. تازەترین هەڵوێستی یەکێتی ئەوەیە پەنا بۆ سکاڵا و ڕێکاری دیبلۆماسی دەبات و دەیەوێت لەو ڕێگەیەوە دژی دواخستنی هەڵبژاردن بوەستێتەوە. هەرچەندە زانیارە نافەرمیەکان ئاماژە بە ڕێکەوتنی پارتی و یەکێتی و لاری نەبوونی عراق دەکەن بۆ دواخستنی هەڵبژاردن، بەڵام یەکێتی ئەوە ڕەت دەکاتەوە. هەرچی لایانی عراقی هەیە کە دیارترینیان مالیکی و سوودانین لێدوانیان لەو بارەیەوە داوە. سەرەتای ئەم هەفتەیە وەک ئاماژێک بۆ دواخستنی هەڵبژاردن مالیکی گوتی 20یانە سەرۆکی هەرێم داوای دواخستنی هەڵبژاردن دەکات. ڕۆژی دواتریش سوودانی لەگەڵ سەرۆکی کۆمیسیۆن کۆبووە و داوای کرد کارەکانی کۆمیسیۆن ڕابگرن. بە گوێرەی بە دوواداچوونەکانی زووم، یەکێتی و گۆڕان کە دوو لایانی سەرەکی پێگەنەری کابینەی نوێمی حکوومەتن نایانەوێت دەست بۆ ئەو کارتی فشارە بەرن کە دەتوانن بیکەن. هەرچەندە گۆڕان و یەکێتی دەڵێن دژی دواخستنی هەڵبژاردنن، بەڵام پێناچێت بیانەوێت لە دژی پارتی وەک کارتێکی فشار کشانەوەیان لە حکوومەت بوروژێنن. زووم لە زاری بەرپرسانی یەکێتی و گۆڕانەوە وەڵامی ئەم پرسیاری دەستکەوتووە. بەرپرسانی یەکێتی دژی ئەوەن گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان بۆ پارتی جێبێڵن و ئەندامێکی سەرکرداتی و حەزبە بە زوومی گوت حکوومەت بۆ پارتی جێناڵن و لە حکوومەتیش ناکشێنەوە. هەرچی پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕانەوە هەیە زیاد لە بەرپرسێکیان ئەویان بۆ زووم تەئکید کردەوە کە قسە لەبارەی کشانەوەیان لە حکوومەت ناکەن و ناشیانەوێت لەم خۆناغەدا لە پێناو هەڵبژاردندا کشانەوەیان لە حکوومەت وەک کارتێکی فشار بەکاربێنن. ئاسان نییە هەڵبژاردنەکە بەبێ پارتی. چۆمان محەممەد ڕێخەری ژووری یاسای بزوتنەوەی گۆڕان بە زوومی گوت دژی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانین و لە ڕۆژانی داهاتووشدا هەڵوێستی دیکەیان دەبێت.